لەم بەشەیە میواندارتی خاتوونێکی وەرزشکاری بە ئەزمونمان کردووە خۆی زیاتر باسی ئەم بابەتەمان بۆ کە هەر بۆ یاڕەنە لای خاتو سازان عومەر وەرزشکاری دێرین و سەرۆک یانەی وەرزشی ئافرەتێت. خاتو سازان سڵاوی لێبێ بەخێر بێت. سپاسدانەکەم. خاتو سازان بۆ وەرزشی کاتێک کچان و ژنان باس ئەکرێت بەداخەوە ئەو گرنگێ لە ئاسی پێویستان نیە بێگومان خۆت لەم بوارە لانەی گلەیت زۆر بێت پێشنیارت زۆر بێت بە پێی ئەزمموی خۆ چەند باسیێن بابەتەمان بۆکەی ڕاستە سەرەتا سوپاسدانەکەم بۆم بەسەرکردنەوەیە تاوان بواری وەرزش ینی کایەکە لە دنیاە زۆر گرنگی پێدرێ بە هەموو بوارەکانەوە بەڵام خانمان پێویستە زیاتر گرنگی پێ بترێ بەڕاستی ئێستا وەرزش لە هەموو دنیاە چەند جۆرێکی هەیە بۆ تەندروستیکە هەیە بۆ کات بەسەربردنیکە هەیە بۆ دروستکردنی پاڵەوان وەرزشەکە ئێستا ئێمە وەکو ئەزمموی خۆمان ئێمە وەکو ینی وەرزشی ئەفرۆدێت هەموو ئامانجێکمان ئەوەی یاریزان دروستکەین بۆ شارەکەمان بۆ وڵاتەکەمان بەڕاستی چیەکەن بۆ منە لە لای خۆتان بۆ ئەم بەرجەستەکردن و نیشاندانی ڕۆڵی کچان لە وەرزش ئێمە یانەکەمان تەبەن تایبەتە بە خانمان هەموو یاریزانە هەموو تیپەکانمان کچانن تاوان ئەمە هەلێکی زۆر باش بوو کە یانەیەکی تایبەت بە ئافرەتان کرایەوە ئای بەڕاستی ئەوسان نەبوو تەنها یانەکان هەموو تیپەکانیان هەبوو تیپی کوڕان و کچانیان هەبوو بەڵام لە ساڵی 2010 یانی وەرزشی ئەفرۆدێت کە دروست بوو زۆر گرنگیە بە ژنان ینی کە سیرمان کرد یانەکانی تر زۆر گرنگی نان بە تیپی کچان و ژنان ئەوە بوو بە هەوڵی هەموو لایەکتوانرا یانەیەکی تایبەت بە ژنان بکرێتەوە لە شاری سلێمانیا لە شارەکانی ترا هەبوو ئەنی ساڵی هەشتاکانیش لە شارەکانی ترا یانەی کچان هەبوو نادی فەتات هەبوو لە هەموو شارکان تەنها سلێمانی نەبوو بە هەوڵی زۆرێک لە ساڵی 2010 تا توانیمان ینی ئەفرۆدێت دروستکەین کە دەورێکی زۆر زۆر باشی هەبوو لە پێگەیانی کچانە بۆ شارەکەمان باشە خاتو سازان باسە لەوە کرد کە لە جارانە بە جۆرێک بووە و ئێستا بە جۆرێکی ترە کۆمەڵێک ئاسەنگی هەبووە لە جارانە ئەزمموی کارکردنی خۆت ئەزمموی دەستپێکردنی بەڕێستان لە بواری وەرزشیە بەڕێستان لەگەڵ بە بەڕێستانەوە حەڤە خاتوونە خانمە وەرزشکاری دێرینن کە دەستان کردووە بە کاری وەرزشی بە بواری وەرزشی باسێکی ئەزمموی خۆتمان بکەیت ڕاستە زەمانێک ئێمە وەرزشمان کردووە کچ زۆر کەم لە بوارەکە بووە ئای بەڕاستی ژمارەیەکی بەدەستە ژمێران ئای لە شارەکە هەموو دیار بوون لە زەمەنی مناوەکو خۆم باسی خۆم کەم لە ساڵی هەشتاکانە هەمووی حەڤە کچ بووین لە یاریگاکانە یاریمانە کرد هەموو یاریەکمانە کرد ئەهم بۆی وەرزشی کچان بەڵێ حەڤەکەش لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هەولێریش تیپی هەبوو بەڵام زۆر کەمتر دیار بوون بە تایبەتیم حەڤە کچە من باسەکەم کە لە سلێمانی بووین وەرزشمانە کرد تەمان لەو هەموو ئاستەنگیە ئێستا جیاوازێکی زۆر زۆر هەیە لەگەڵ ئێستاە لە ڕووی یاریگاوە لە ڕووی کۆمەڵگەوە لە ڕووی ئەو خەڵکەی چۆن سەیری وەرزشی هەر لە ماڵی خۆتانەوە زۆربەتان کێشەتان هەبوو بەدڵنیاییەوە کێشەمان هەبوو ئەرەوەڵا کاتێ ڕۆشتوین بۆ تەمرین ماڵەوە قسەیان کردەوە توانە ئێسەکەی کاتی ئەوەیە و ئەها زەمەنەکەی ئەوە بوو نەچێتە دەرەوە بە تەنیان پاڵەوانێتی ئێوە بتوانن بەشدار بن بەڵام لە ماڵەوە بڵێن نابێ بچی وەڵا ئێمە هەر ئەچوین ئێمە بەشداری چەند پاڵەوانێت تێکمان کردو پاڵەوانێتی عراق ساڵی هەشت ئێمە یەکەمی پاڵەوانێتی یەکەمی عراق بووین لە یانەی وەرزشی سلێمانی لە تازە پێگەیشتوان یەکەمی عراق بووین لە ساڵی هەشتا تیپیانی وەرزشی سلێمانی ئەنی و ئەنجامێکی زۆر گەورە بوو بۆ ئەو زەمەنە ئەنی ئێستش باسەکرێتەوە ئێستش لە جەریدەکانە بڵاوکراتەوە ئێستش ماوەتەوە ئەو ئەنجامە خێزانەکانی ئەوە نەک ڕێگەر نەبوو بێتن بەڵکو هاندەرتان بوو بێتن کە من بەردەوامی بن بە بواری وەرزشی هەبوو هاندەری نەبوو نەوەڵا هەبوو ئەچوین بە شوێن یاریکەرە لە ماڵەوە بە زۆر ئەهاو بەدزیەوە ئەهاتە دەرەوە بەدزی دایک و باوکەوە یا لە مەکتەبەوە ئەهات بۆی ماڵەوە نەزان بەس من وەکو خۆم باوکم زۆر هاندەرم بوو باوکم یەکەم پاڵپشتم بوو کە من توانیم بەردەوامم لە وەرزشە دوای ئەویش کە ژیانی هاوسەریم پێگەنا هاوسەرەکەم بەڕاستی پاڵپشتم بوو تا ئێستا بەردەوام وەکو کارگێڕی وەرزشی ئێستا ئیشەکەم هەر بەردەوام ئینشەڵڵا جا طبعاً ئێوە بم هەموو هەوڵەی خۆتانەوە بم هەموو بوێری و کۆڵنەدانەتانە توانیتان ئەو بناغەیە بنێن بۆ کچانژنە کە لە ئێستا بتوانن ئەوان لە دۆخێکی باشترە وەرزش ئەنجام بن
ئێستا ئەوەی کە خۆت ئەیبینی ئەم ئیمکانیەتەکان پاڵپشتیەکان تا چەند هەیە بۆ بەشداری کچان و ژنان لە وەرزشە؟ ڕاستە بەڕاستی وەرزش پێویستی بە بودجەیەکی باش هەیە ئەی بەڕاستی بودجە و لە بەردەسان نەبێ ناتوانانی وەرزش بکەین. ئەم متمانەیە وەرزش کچان بەدەستی هێناوە بۆی تەرخان بکرێ بودجەکە؟ بدایەت باش بووین تا ساڵی 2014 بودجەمان هەبوو هیچ کێشەیەکمان نەبوو چەند تیپمان دروست کرد چەنەها تیپمان ئەنجامی زۆر باشی بەدەستهێنا لەسەر ئاستی عێراقا فرقەمان بردو بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتی ئیمارات بەشداری بتوڵێ عەرەبیمان کرد وەکو یانی ئەفرۆدێت من باسەکەم چالاکیمان زۆر بووە بەڵام لە دوای 2014ەوە ئەو بودجەیە کە نەما تەبعەن زەرێکی زۆریە لە تیپەکانمان بەڕاستی ئێستا هەموو تیپەکانمان بەخۆبەخش جاریەکەن ئەنی هیوادارم وەرزش ببێ بە پیشێک کە بتوانێت ئەو یاریزانە بژێوی خۆی پێدابینکە بۆ لەبەرەوەی بەردەوام بێ لە وەرزشەکە ئەگەر نەتوانی تۆ پارێکی نێتێ ئەچێ ئەڕوا لە شوێنێکتر ئیشەکە دوای دواکەوێت لە تەمرینەکەی کە دواکەوت ناگاتە ئاستێکی باش ئێمە ئامانجمان چیە؟ ئامانجمان ئەوەی یاریزان بگەینینە ئاستی پاڵەوانێتی بەشداری وڵاتەکان لەگەڵ وڵاتەکانی ترا بەشدار بێ بەڵام کە بوارەکە نەڕەخسا ئەو کاتە هیچ ئەنجامێکمان نابێت. باشە بەگشتی ئاست و ڕێژەی بەشداربوانی خانمان لە سەرجەم بوارەکانی وەرزشان چۆنن بۆ ئێستا؟ ئێستا من زۆر بە باشی بینم زۆر کچان و خانمانیان بەرە و وەرزش بەڕاستی ڕێژەیەکی زۆر ئێستا وەرزشەکەن و بەردەوامن لە وەرزش ئێمە وەکو خۆمانیانی وەرزشی ئەفرۆدێت تیپی بالەمان هەیە تیپی باسکە تیپی فوتساڵمان هەیە ئامانجی ئێمەش چییە؟ لە بنیادنانی ئەمیانەوە ئێمە هەموو هەدەفمان ئەوە بوو مناڵ پێ بگەێنین خۆمان بگەێنە ئاستێکی باش و نمونەش لەبەر دەستمانە تیپی بالەکەمان مناڵ بوون لە چواری ابتیدائیەوە هێنامانن لە ساڵی 2007 هەتا ئێستا پلەی یەکەم و دووهەمن لە ئاستی عێراق و کوردستانە ئەین لە 2008 ئەم فەرقەیە دروست بوو لە 2007 توانیمان لە حەڤەوە توانیمان نەتیجە بەدەست بێنین بۆ لەبەرەوەی لە مناڵەوە دروستمان کردن بەڵام بەداخەوە هەنەیانە هەیە گرنگی نایابەوە ئەچێک بۆ نمونە پاڵەوانەتیە گەبێ یاریزانی حازر لە یانەکان ئەهێنێ تیپێکی پێ دروستەکە و بەشدارە بێ بەڕاستی من لەگەڵ ئەوانیم من جێدەستی خۆت خۆشە دیار بێ کە تۆ ئەو یاریزانە پێ بگەینیت و بگاتە ئاستێکی باش ئامانجی یانی ئەفرۆدێت ئەوەیە و لە بەرچاویشە حەزەکەم بێن کە فێرگەکانمان ببینن لە ساحەکانە کە بەردەوام خەریکی ڕاهێنانن. باش ئەوەنەی کە بەڕێزت ئەزمونس کردووە بە درێژای ئەم ساڵە یان لە هاوکارەکانت گوێت لێ بوو بێت هەندێک جار بەداخۆ ئێمە گوێمان لێ ئەبێت لە هەندێک لە بوارە وەرزشیەکان بەشە وەرزشیەکان هەیە بۆ نمونەوەکو هونەرەکانی بەرگری ئەڵێن کچکەی بۆ ئەم وەرزشانە ئابێت یان ئەو کچانەی لەم هونەرانیان تۆزاوە بە تونوتیژەوە سەیریەکەن هەندێک جار کێشیان لە ژیانێدا هاتووە بۆ دروستە بێ وەڵامی جەنابەت بۆ ئەو کەسانە کە ئەڵەن هەندێک لە بەشەکانی وەرزش بۆ کچان نابێ کچان ناسکن چیان پێڵێن؟ ئەزەی چۆنە وەرزش بتەوێت نەتەوێ هیوایەتێکە ینی ئەبێ لەو کەسا هەبێ ینی هیوایەتی وەرزش نەبێ ناتوانانی تا پێشکەوی ئەنی کە حەزی لەبێ بەڵام کە هەشە ئەچێتە ئەو بوارەوە حەزی لە بوارەکەیە تیاشە سەرکەوتۆ بێ یاریزانێکمان هەیە دیە تەحسین یاریزانی کاراتیە کاراتی کەم کچ خۆی لە قەرەی ئەیە ئێستا یەکەمە لە ئاستی عێراق و لە ئاستی وڵاتانی عەرەبی پلە یەکەمی بەدەستێناوە دیە بەڵێ کاراتیش خۆ هەر یەکێکە لە یاریە جەنگیەکان و یاریزان هەیە چەند کچ هەیە نەتیجەی زۆر باشی هێناوە لەو یاریانە ڕێگر نابێ ئەگەر کەسەکە خولیای هەبێ ئەو شتانە ڕێگر نابێت بەس بە دڵنیاوە بێ پاڵپشتێکی باشیشی هەبێت. خاچ و سازان تا چۆن گرنگە ئەو یاریزانە خاتونانەی کە لە هەرێمی کوردستانە لە یانەکانە بەشدارن بە ناوی کوردستانەوە بەشداری لە پاڵەوانەتەکانە بکەن بۆ نمونە باست لە خات و دیە کرد کە لە کاراتیە بەشداری کردو لە پاڵەوانەتیا بەشداری کردو و پلەی یەکەمی بەدەستێناوە تا چەند گرنگە بە ناوی هەرێمی کوردستانەوە بە ناوی یانەیەکی کوردستانەوە بەشداری لەو پاڵەوانەتیانە بکەن. ڕاستە طبعا گرنگە بەڵام ئەوە ژەگەڕێتەوە بۆ لیژنەی ئۆلۆمپی سەرەوە یعنی ئەبێ لیژنەی ئۆلۆمپی سیستمێک دانێ بۆ وەرزش بەڕاستی هیچ سیستمێک نییە بۆ وەرزش هەر یانەیە و خۆی ئەڕوا هەچ بتوڵەیەگە بێ پارێک وەرەگریا پارێک پیاکە و ئەڕوا بە ناوی ئەو یانەیە و بەشدارە بێ بەڵام گەر سیستمێک هەبێ لەسەرەوە لیژنەی ئۆلۆمپی ئەمە بک بە سیستەم یاریزانە باشەکان کۆکاتەوە بەشداری بتوڵەیەک بکات زۆر باشترە لەوەی کە
یانەیەک سەربەخۆ خۆی بڕوا بەشدار بێت ئەگەر لەسەرەوە ڕێخستنی بۆ بکرێت ئەو کاتە ئاسانە بێت ئەو کاتە تۆ باشترینەکان کۆکەیتەوە ئەیبیت نەک من بەدڵی خۆم بە زیانەکەی خۆم بەرم بەڵام لەسەرەوە هەموو باشترین یانەکان کۆکەم و ئەیبم بەشداریەکەم اینجا پاڵەوانێتێکە بێ لە وڵاتانی دەرەوە یانەیەک یەکسەر ئەڕوا بۆ پاڵانتیە پارێ پێیاکە و یەکسەر ئەو ڕۆژە ئەگا بەیانە چێ لەو ساحەیە یاریەکە بە دڵنیایەوە ئەدۆڕێ بۆ ئەدۆڕێ لەبەروی لەگەڵ کەشی ئەوێ ڕانەهاتووە بمانوێ نەمانەوێ یاریگاکانی ئێمە لەگەڵ وڵاتانی دەوروبەرمان کە نزیکەکانیشمان زۆر جیاوازی هەیە لە کەشی ساحەکە لە فێنکی و گەرمی ساحەکە زۆر بمانەوەی چەند ڕۆژێک هەیە پێشەوەی پاڵەوانێتێکە ئەنجام بدرێت بە دڵنیا بە هەفتەی پێشەوە هیچ نەبێت دوو یاری دۆستانە لەو یاریگایە بکات بۆی ڕابێ لەگەڵ باشترین پاڵەوان بەرە لەو ساحەی ئەمڕۆ یەکەم یاری تا بکە ئەدۆڕێ چکە ڕانە هاتووە لەگەڵ کەشەکە تۆ پێویستە بە جەوێکی باشێت تۆ لێرە تەمرینی کردووە لە ساحەیەەکە بە هاوینە چی بۆ یاریگاکان بۆلایەن لەبەر گەرما ناتوانیت سەیرم لێ چۆن و یاریزانان نتوانن ڕاهێنان بکەن بەڕاستی پاڵەوان و بەتوانان کە حەزێکی وایان تیا هەیە کە گوێ نێنە ئەو شتە ئەکرێت بڵین لە هەموو بوارە وەرزشیەکانە بۆ هەر جۆرێکی وەرزش بگریت پاڵەوانی خاتونمان هەیە لە هەرێمی کوردستان پاڵەوانمان زۆرە بەڵێ پاڵەوانی خاتون هەیە لە هەموو بووە لە هەموو یاریەکانە هەیە ڕاستیەمە پاڵەوانمانێ پاڵەوانێتێکی بالەکرا لەسەر ئاستی عێراق یعنی حەستە کرد سەیری یاریەکان بکەی نەتەتوانی باشترین هەڵبژێری یعنی حەزەکەم بەرپرسەکان بە تایبەتی ئەوانی لە بواری وەرزشان کە پاڵەوانێتێکە کرێ حەزەکەم بێن بۆ سەیری یاریەکان ئای ببینین کە ئێمە چەند پاڵەوانمان هەیە ئەنی کچانی وا ئەبینی بەڕاستی سەرتە سوورمێ ئەڵێ ئەو توانایە ماشەڵڵی ناتوانی باشترین هەڵبژێری هەیە بەڕاستی پاڵەوانمان زۆر لە یاری تاکەکانە پاڵەوانی زۆر باشمان هەیە یاریزانمان هەیە مەدالای ئەڵتونی هێناوەتەوە ئیتر ئەمانە پشتگوێ نەخرێتی وادارم هەیە بڵین ئەمەیان ئەم یاریان لە ئێستا لە هەرێمی کوردستان شاری سلێمانی بە نمونە وەربگرین زۆرترین خاتون بەشداری لەم جۆرە یاریاکەن بە دڵنیای سلێمانی لە تیپی کچانە لە پێش هەموو شارەکانی ترەوەی بەڕای من بەستی ڕەوەند لە بەشێکی تایبەتی وەرز لە یەک بەشی یاریە تۆپی پێکارات ئێستا بەڵێ ئێستا وەکو سلێمانی تیپی بالەمان زیاترە وەک لە ئێستا باسکە بە هەموو سلێمانی دوو تیپی باسکەیتیا کچان بەڵام بالە ئەگەین بۆ 5 بۆ 6 تیپ زیاتر گرنگی بە یاری بالە زۆری راوە لێرە ئەویش ئەگەڕێتەوە بۆ بەڕاستی بۆ ڕاهێنەرەکان بۆ کەسانی دڵسۆز لە بواری بالەیە ئەوەیە خۆی بتەوێ ئەگەر تۆ من ئێستا خۆم کاتی خۆی یاریزانی باسکە بووم ئێستا من هەموو هەوڵێکم ئەوەیە لە یانەکەم تیپی باسکە ئەبێ هەر هەبێت تۆ خۆت ئەگەڕێیتەوە بۆ خۆت ئێمە تیپی باسکەمان هەیە یانەیەکی تریش تیپی باسکە لە سلێمانێت تیپی باسکە نییە بۆ لەبەرەوەی ئیتیمامیان پێێنە ئەو ئیدارەی یانانە کەسێکی تیانە کە دڵسۆز بێ بۆ یاری باسکەکە بۆ نمونە بۆ یاری فوتساڵ ئێستا لە سلێمانیا بەس ئێمە فێرقەی فوتساڵمان هەیە ئێستا هەر لەگەڵ قسەکانی بەڕێزت بەڵێ هۆڵی بۆن یاری فوتساڵەکەی نیشاندا باسکەکەی نیشاندا ئەو کچانە ئەو هەموو جوان یاری ئەەکەن لەوانێ پاڵەوانەتیەکیش بێ بەڵام کەس وەکو جمهور دانانیشت بوو یان ئەگەر جمهور بلانێ بە ژمارە پەنجەکانی دەست بێت چی بکرێ بۆیە کە بۆ منە کاتێک چۆن بۆ کوڕان پاڵەوانێتێک بەڕێوە چە ماشەڵڵا هۆڵەکە کەس نایگرێ یاریگاکە کەس ناگرێ با بۆ کچانیش هەر نەبێ ژمارەیەک بێن ڕاستە ئەزایەن گەڕێتەوە بۆچی کەمێتی پاڵەوانەتەکان ڕاستی ساڵی یەک پاڵەوانێتیەکرێ تۆ ئەم یاریزانانە بە مستەمڕی ڕاهێنانەکەن لە یاریگاکانە بۆ یەک هەفتە لە هەفتەیەکە پاڵەوانێتەکە ئەکرێت تەواو بێ یەک ساڵی تر دانیشێت جاری وایە تااقەتی نیە هەر بچێ بۆ ڕاهێنانەکەی لەبەرەوە ئاستی بەرەو دواوە ئەڕوا ئەگەر پاڵەوانێتەکان زۆر بن بەردەوام بن یاخود با پاڵەوانتی بکرێ بە 3 مانگ تەواو بێ ئەنی هەفتەی ڕۆژە 2 ڕۆژ یاری بکرێ نەک لە هەفتەیەکە هەموو کۆ کاتەوە لە یەک شوێن هەموو پاڵەوانتێکە تەواو بێت تا یەک ساڵی تر تۆ چاوەڕێ بە لەو کاتە نە هاندەر پێی ئەزانێت تۆکەی یاری و هەیە نەک کەسیەت بەڵام ئەگەر هەفتانە یاریەکە بکرێ هەمووی پێ هەمووی یەت بۆ سەیری یاریەکە ئەو کاتە ئاستی یاریزان دەرەکەوێ ئەو کاتە وەرزش زیاتر بڵاو بێتەوە ئەو خەڵکە و جمهوری کەیت سەیری وەرزشەکە کە ئەبینێ ئەو ئاستە ئەبینێ هەر خۆی ئەبێ بە پاڵپشتێک بۆ ئەوە مناڵەکانی ئەنێرێ ئەین بەڕاستی پاڵەوانێتەکانمان زۆر کەم لەسەر ئاستی کوردستان 2 ساڵێک پاڵەوانێتی نەکراوە باشە خات و سازان ڕۆڵی پەروەردە چیە لێرەیە
وانەی وەرزش لە پەروەردەیە هەیە بۆ نمونە بگرین لە قۆناغی سەرەتاییەوە وانەی وەرزش هەیە بەڵام ڕەنگە لە هەندێک لە خوێندنگەکانە گرنگیی تەواوی پێ نەدرابێ بۆ دۆزینەوەی ئەو خوێندکارە کچانەی کە حەزێکیان بۆ وەرزشیان بارێکی وەرزشی هەیە. ڕاستە خۆی زۆر گرنگە لە خوێندنگاوە کە یاریزان دروست بێ. من وەکو خۆم لە خوێندنگەوە هاتوومەتە بواری وەرزش لە تەمان هەموو ساڵێ یاری بینی مەکتەبەکان ئەکرا کە ئەکرێت طبعا مامۆسای وەرزش لە سەرەتای ساڵەوە ئەبێ خۆی ئامادەکە بۆی کە تیپەکان دروستکە بەشداری هەموو یاریەکانەکە. چەنەها زۆری یاریزانمان هەمووی لە خوێندنگەکانەوە دروست بوون. ئێستاش تیپی باسکەمان هەیە لە یانەکەی خۆمان هەمووی خوێندکارن لە خوێندنگاکان کە پاڵەوانتی بینی خوێندگاکان ئەکرێت هەمووی سێرەکەم یاریزانەکانی ئەفرۆدێتن یاریەکەن کە نەتیجەی باشیش ئەهێنن. ئەنی یاریزان لە خوێندنگاوە بەڕاستی دروستە بێ بەڵام بەداخەوە زۆر خوێندنگە ئیحتیمام نایە بە دەرسی وەرزش. ئەویش ئەگەڕێتەوە بە جوهدی مامۆساکە. ئەگەر مامۆساکە ڕۆحی ریاضیتیا هەبێ ئەو خەلەلە دروست نابێ. زۆر سپاس لە نێو کچانی ئێمەیە بەهری زۆر باشیانتیا هەیە هەر بۆ نمونە لە بواری وەرزشە بە هیوایەوە کە وا بکەن ئەم بەهرانە بە فیڕۆنەچێت. ڕاست بە خێراتنی بەڕێز سپاس بۆ بەشداریکردن. سپاسانەکەم.